دووەم دانیشتنی دادگا لە سەر دۆسەی گیانەدەستدانی سێوە قادر و سێ منداڵەکەی بەڕێوە چوو. لە دانیشتنەکەدا درێژا با گوێگرتن لە شاهیدەکانی دۆسیەکە دراو. دادوەرگوێی لە شایەتیدانی چەند شایەت تێگرت کە سوکاری سێوەش لە ڕەوشی بەڕێوەچوونی دادگایەکە ڕازین. دادگا ڕێکوپێکەڕوە وەوتەی شایەتەکان وەرەگرێ و شایدێ زۆر ماماوە 4-5 بان کردووە هینی بنەماڵە و شایدەکان تر ماوە. داوا لە دادگای بەڕێز دەکەین زۆر ڕێکوپێکە و ئەڕوا و وەوتەی هەمووشی وەرگیرێ بەڕێکی. من هەر لە سەرەتاوتومە ئومێدێکی زۆر باشم هەیە کە دادگا ئەم کەیسەیەک لایەکاتەوە و نەتیجەیەکی زۆر باش ئەیا بە کەسوکاری سێوان ئومێدێکی باش ئەیا بە باوکی سێوان و دایکی سێوان کە جەرگ سوتاوە. من ئەو ئومێدەم هەیە و دڵنیاشم جێبەجێ ئەبێت لە چەند لەوانێت جەلسەیەکی ترا ئەم هۆکارە درێژە بکێشێت لەبەرەوەی هەم لێدوان لە کەسوکاری تاوانبار وەرەگیرێت و لە ئێمەش وەرەگیرێت. لە 12 ئەیلولی ئەم ساڵ و لەو کاتی کە بێدەنگیەک لەسەر دۆسی سوتانی سێوە قادر و منداڵەکانی هەبوو، سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی گرتەی ڤیدۆیی ڕووداوەکەی بڵاو کردەوە و با پلان بۆ داڕێژراویش ناوی برد. هاوکات لە ئەگەری بەلاڕێدابردنی دۆسیەکە هۆشداریدا. بنەماڵی سێوەش ڕۆڵی ئەو پەرلەمانتارەی کۆمەڵی ئیسلامی لە بەلاڕێدانەبردنی دۆسی کچەکەیان بەرز دەنرخێنن. کاک سۆران ئەتوانین بڵین کاریزمای ئەم مەوزوعی ئێمە ئەم کێشەی ئێمە کاک سۆران و بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی ئافرەتان بەڕاستی ئەم کەیسەی ئێمەیان جارێکی کە زنوو کردەوە ئەتوانین بڵین بوونە هۆی جوڵانی دیسانەوە ڕای شەقام یعنی تەسیرێکی زۆری هەبوو. زۆر سوپاسێکین لێرەوە چاوی ماچەکەین کاک سۆران ڕێزی هەیە زۆر سوپاسێکە ئینشاڵڵا خوای گەورە سەرکەوتووی کاو ئەوە ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە ئینشاڵڵا. دادوەر پاش گوێگرتن و تۆمارکردنی وتەی چەند شایەتێک کۆتایی بە دانیشتنەکە هێنا و سێشەممەی ئایندەی وەک وادی ئەنجامدانی دانیشتنی سێمی دۆسیەکە دیاری کرد. بە پێی زانیاریەکانی پەیامیش نزیکەی 13 شایەت لە بنەماڵی سێوە قادری تاوان لەسەر کراو هەیە. هەروەها تۆمەتباری چەند شایەتێکی هەیە بەڵام بە شێوەیەکی نهێنی شایەتی دەدەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.